لە کۆتا هەفتەی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولی نایابی تازە پێگەشتوانی کوردستان لە کۆمەڵی هەولێر سێ یاری ئەنجامدرا کە تەنها یەک یاریان چارەنووسی دوو یانە یەکلایی دەکردەوە لەسەر بەدەستێنانی بلیتێکی قۆناغی چوارگۆشەی زێڕین دوای پێشمەرگەی هەولێر کە یەکەمی کۆمەڵەکەی مسۆگەر کردبوو. لەسەر یارگای دووەمی فەڕەنسۆهێیری تازە پێگەشتوانی هەولێر و هەندرێن بێگەیشتن هەردوویانە خاوەنی 12 خاڵبوون پێش یاریەکە، بەڵام هەولێر بە جیاوازی گۆڵ لە پێش بوو، هەر بۆیە یەکسانی و سەرکەوتنی هەولێر زەردپۆشەکانی دەگەیاندە قۆناغی کۆتایی و بە پێچەوانەش هەندرێن. لە گرنگترین ڕووداوی نیوەی یەکەم ئەزوەر جەوهەر لە هێرشێکی تازە پێگەشتوانی هەولێر دوای ئەوەی گۆڵپارێزیشی بڕی بەتەنیا لەگەڵ گۆڵ مایەوە تۆپەکەی ئاراستەی گۆڵ کرد، بەڵام یاریزانێکی هەندرێن کە مەبەستی چارەسەرکردن چوو بۆ دەرەوە یاریگا بەبێ پرسی نابژوان هاتەوە نێو یاریگا تۆپەکەی دوورخستەوە و ناوژوان پیکەی لێدانی سزای لێدا و کارتی زەردی بە یاریزانەکەدا کە بە پێی یاسا دەبوایە کارتی سوور بەکاربێنێت. هەولێر سوودی لە لێدانە سزایەکەی نەبینی و نەیتوانی گۆڵی پێتۆمار بکات. لە نیوەی دوام لەگەڵ ئەوەی تازە پێگەشتوانی هەندرێن پێویستی بە گۆڵ بوو، بەڵام هەولێر باشتر دەرکەوت. مەترسیداترین دەرفەتی ئەم گێمەش لێدانێکی یاریزانێکی هەندرێن بوو کە ئەحمەد ڕێبواری گۆڵپارێز دووری خستەوە و یاری بەبێ گۆڵ بە کۆتا هات. چارنووسمان لەسەم یاریە بوو، سوپاس بۆ خوات توانیمان پارێزگای لە ئەنجامەکە بکەین و ئیشاڵڵە لە قۆناغیدا تو باشتر دەکەین و ئیشاڵڵە پشتیوان بەخوا بەرەو کاسەکە ئیشاڵڵە. سەرەتای وەرزەوە بەڕاستی دووسێ یاری نەماتوانین سەرکەوتو بکەین بۆ لەسەرەوە یاری ڕاوەستا بوو، بەڵام چ بکەین نەماتوانێت یاری سەرکەوتو بین، خوا مۆفەقی نەکردین. ئینشاڵڵە بۆ ساڵی داهات و خۆمان باشتر ئامادە دەکەین. پیرۆزبایلیانی هەولێر دەکەم بەڕاستی سەرکەوتو بن، ئینشاڵڵە مۆفەق دەبن. بەم جۆرە تازە پێگەشتوانی هەولێر گەیشتە قۆناغی چوارگۆشەی زێڕین لەگەڵ یانەکانی پێشمەرگەی هەولێر و زاخۆ و پێشمەرگەی سلێمانی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.